خاڵە نەرێنیەکان تەڵان هەموو پرۆسێک بە کەمکوڕی نیە کۆی ئەوەی کە کەمکوڕی بووە و ئێمە بینیومانە پێک دێن لە یەکەم خاڵ یەکتانەبوونی جێبەجێکردنی ڕێکار و یاسا و ڕێساکانی کۆمسیۆن کە بەداخەوە هەندێک لە کارمەندانی کۆمسیۆن بە شێوەیەکی هاوتا دەڵێن هەندێکیان وەکو پێویست ئیجراعاتیان تەطبیق نەکردووە ئەمەش دەگەڕێتەوە بۆ سێ هۆکاری بنەڕەتی ئەوەی کە ئێمە چاودێریمان کردو یەکەم نزمی ئاستی شارەزایی ئەوانەی کە هەیە کە بەداخەوە ئەمە دەچێتە پاڵ هۆکاری دووەم کە وەکو پێویست ڕاهێنانیان پێ نەکراوە لە هەندێک وێزگە یا بنکە هەبووە کە کارمەندەکە خۆی هیچ ڕاهێنانی ئەسڵان نەکردووە ئەم ئەرکەی پێسپێردراوە دووەم بێلایەن نەبوونی هەندێک لە بەڕێوەبەری وێزگەکان یا بنکەکان بە هۆی لایەندارێتیان لایەنداوە لە ڕێکارەکان و پێچەوانەی ئەوە کاریان کردووە دووەم خاڵی نێگەتیڤ لە پرۆسەکە شکاندنی نهێنی دەنگدانە خۆتان نەزانن یەکێک لە پرەنسیپە ئەساسیەکانی پرۆسە هەڵبژاردن نهێنی دەنگدانی دەنگدەرە کە بەداخەوە لە چەند وێزگەیەک ئێمە ئەوەمان تۆمار کردووەکە دەنگدانی بە کۆمەڵ هەبوو یعنی زیاتر لە یەکێک و دوان و سیان لە ناو کابینەی دەنگدان بوون کە ئەمە بە پێی یاسا قەدەغەیە و هەروەها مەسئلەی گرتنی پسوولەی دەنگدان ئەمە یەکێک لە ئیشکال لە ڕێگای ئامێری مۆبایل کە کۆمسیۆن ئەعلانی کردبەوە قەدەغەیە بەڵام لە چەندین شوێنەوە بیندراوە کە خەڵک چووە تۆماری با بڵێن وێنەی دەنگەکەی خۆی گرتووە بڵاوی دەکات و یا دەینێرێ بۆ لایەنە سیاسەکەی کە بەڵێنی پێداوە دەنجی پێ بدە خاڵی سێەم حقە دروستکردنی فشارە لەلایەن بەشێک لە بریکاری لایەنە سیاسیەکان و کارمەندانی ئاسایش و لە هەندێک شوێن مختاریش بیندراوە بۆ سەر کارمەندانی کۆمسیۆن بۆ ئەوەی لە ڕێکارەکان لا بدەن بە نایاسایی دەنگ بدرێ لە ڕێگەی دەنگدانی دووبارە و ڕێگەدان بە دەنگدان لە ڕێگای دیکۆمنتی ساختە یا قبول نەکراو بۆ نمونە لە هەندێک شوێن تەنها بە نفوس دەنگدراوە کە ئەوە هەر قەدەغەیە نابێ بە پێی یاسا و هەروەها پڕکردنەوەی سندوق حەشوی سندوقی شەبووە ئێمە تۆمارمان کردو طبعا ئەمە یەکێکە لەو حاڵەتانێک کە دەچێتە خانەی سوور و ئەو سندوقانە ئێمە راپۆرتی خۆمان بە وێزگە و بنکەی دەنگدان بە کاملی دەینە کۆمسیۆن بۆی بچێتە لێکۆڵینەوە ئەوانیش بەڵێنیان پێداوین کە بە جدی لێکۆڵینەوە لەو سندوقانە دەکەن خاڵی تر بەردەوامی هەڵمەتی پروپاگەندەی هەڵبژاردنە میدیاکان وەکو ئێمە ئەکید بینیویانە لە ناو بنکەی دەنگدان لە ناو وێزگەکان لە دەرەوەی بنکەکان بەداخەوە بەپێی ئەرک ئەرچی کۆمسیۆنە کە ڕێگری بکە بەڵام لە زۆر شوێن ئەمانە بیندراون و بەردەوام بوون و ئەوش بە شێوەیەکی گشتی کاریگەری سەلبی لەسەر سەیری عەمەلی ئینتیخابی و دەنگدەر دروست دەکات خاڵی تر خاڵی پێنجەم ئەمە گرفتێک کە بەردەوام بوو ئێستاش ڕەنگدانەوەی هەبوو ئەویش بێبەشبوونی چەندین دەنگدەر بەهۆی تۆماری دەنگدەران ئەمیش لە سێ حاڵەت خۆی دۆزیوەتەوە لەوەی کە دەنگدەرەکە هەر ناوی نەبووە یان دەنگدەرەکە ناوی لە ئەلکترۆنیەکە هەیە لە ناو وێزگەی دەنگدانەکە نەبووە یاخود ئەوانەی کە لە 90 ساڵ بەسەرەوە ئەوانە سڕ کرابوون ئەوەی کە لە کاتی ئەو مانگەی کە کرایەوە بۆ هەمواری سجلی دەنگدەران نەچوو بێ ئەوە مەحروم بوو ڕۆژی دەنگدان ئێمە خەڵکی ژن و پیاوی بە تەمەنمان بینی کە بێبەش کرابوون نەیانتوانی دەنگدەن چونکە ناوەکانیان سڕ کرابوو لە تۆمارەکە شەشەم خاڵ کە خاڵی نێگەتیڤ بێ ئەویش دوورخستنەوەی چاودێر و هەروەها بریکاری لایەنە سیاسەکان و بەتایبەتی لە هەندێک قۆناغی دەنگدان و لە قۆناغی هەژمارکردن و ڕێگەنەدان بە وێنەگرتنی فۆرمی 53 کە ئەوە یەکێکە لەو زەماناتانێک کە دەستکاری بنکەی دەنگدان دەرەنجامی بنکە وێزگەکانی دەنگدان ناکرێت کە ئەمە خاڵێکی تری نێگەتیڤ بوو لە کۆی پرۆسەکە بینیمان